بۆیە ئەوانە بەڕاستی خەڵکی هەردەخەڵەتێنن بەو ناوەی دەنا خەڵکی کوردستان هەمووی دەوڵەتی دەوێ و مەجالیش هەبوو بەداخەوە ئەو دەرفەتە تازە لە دەست چوو مەجالێکی زۆر باشی عێراقی ئیقلیمی جیهانی هات بووە پێش بۆ دەوڵەتی کوردستان و من چەند جارێکەوەم دووبارە کردەوە بەڕای من هەموو دەرگاکانی دەوڵەت کرابەوە بۆ دەوڵەت بوون خوای گەورە ئەو هەدی لە بۆ کورد ناردبوو بەڵام دەستێکی ئەمین سەرکردەیەکی عاقڵ سەرکردەیەکی باش فراوان نەبوو ئەو بابلێن ئەو هەدیە وەرگری بەداخەوە ئەگەر چەند جارە موامەراتی دەولی لەسەر کورد کاریگەربی ئەو جارە ئەو تەبەقە گەندەڵی ناوەخۆ بوو با ئەو جارە هیچ لایەک ئیتیام نەکەین نە تورکیا نە ئێران نە عێراق نە سووریا نە ئەمریکا نە سایکس پیکۆ ئەو جارە خۆمانین شایستەی نە دەوڵەتین نە ژیانین نە شایستەی بەڕاستی ئەوە نینە یعنی ڕەنگە خەڵک بێن بەڕەڵایی ئێوە شایستەی ئەنفالن کە ئەنفال کراینە یعنی هیچ حجەت تەگنمە ئەو جارە دەرێ بەڕێز سەرۆکی هەرێم دۆسیەکی لەدەستا دەیبا لەگەڵ بەڕێز ئەردوگان قسەی لێ دەکا دوای بەخۆی دێتە سەر تەلەڤیزیۆنی دەرێ بە جندەی کارمان ئەوەی و دۆسیەی سەربەخۆی کوردستانی هەر تێدانی ئێکاکە هەر نازمی تێدا یانی ئەمە چاک شارەزانینە چۆن ئەردۆغان باوەڕی بە دەوڵەتی کوردستانی و باوەڕی بە کیانێک نییە باوەڕی بە ئەو کیانە گچکە نییە کە لە سووریا دروستن تەنانەت لە هەرێمی کوردستان جا من پێم وایە پاشی ماوەیش کە ئەردۆگان بەخۆ بە وەفدێکی پانوبەرین دێ سەردانی بەغدا دەکا ئیتیفاقیی زۆر گەورە دەکا باز دەدا بەسەر ئێمە لە کاتێک وا دڵنیام دووبارەی دەکەمەوە ڕۆژێکدا دێ خەبەر بڵاو دەبتەوە دەڵێن نەفتی کوردستان لە ڕێی تورکیا وەستا و دڵنیام کارەساتی گەورەتریش بەڕێوەیە دڵنیام ڕۆژانی ڕەش بەڕێوەیە بەو شێوازەی کە سەرکردایەتی کوردستان کارێکە زۆر دوورە لەوەی کە تازە دەوڵەتی کوردستانی بەسەرکردایەتی کورد بڵێ ئەگەریش ڕاستە ئەمە کەس مانعنیا سبەی با ئیعلان کرێت دوو سبەی با ئیعلان کردەوە کەس ڕێی نەگرتی یعنی ئەوەندە قسەیە هەموو ڕۆژێک ئەو قسە لەسەر دەوڵەتی کوردستانی یان ڕێفراندۆم بەڕاستی ناخۆش بووە بەڕاستی